لە ڕۆژی هێرشەکەی سەر لالەزار کۆمەڵێک شتی تر ڕوویان داوە کە تازە وردە کەشف دەبن و پێیان دەزانرێت. سنتەری میترۆ ئەم بەیانیە ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە کە باس لەوە دەکات لە ڕۆژی 22 مانگی ڕابردوو کاتێک هێرش کراوەتە سەر لالەزار هێزە ئەمنیەکان هەڵیان کوتاوەتە سەر باڵەخانەیە کە لە نزیک لالەزار بووە. ئەو باڵەخانەیە ئۆفیسی ژمارەی خڕکراوی ناوخۆیی و بیانی تێدا بووە، بەڵام هێزە ئەمنیەکان هەرچیەکیان کەوتووەتە بەردەست لە ناو ئۆفیسانە بردویانە. وەکەوەی سنتەری میترۆ باسی دەکات، هێزە ئەمنیەکان شتی زۆر سەیر و عەجایبیان بردووە، لەوانە قاسەی پڕ لە پارە، پرێنتەر، مۆبایل، داتاشۆ، کامیڕەی وێنەگرتن و ئامێری مایفای ئاسیاسیڵ و فاسلینگ و ئایکیو و هەروەها ئامێری ژماردنی پارە و تەلەڤیزیۆن و هێدفۆن و سپیکەر و پاسپۆرتی ئەو کەسانێک کە لەوێ بوون و تەنانەت فڵچەی ددان و مەکینە و موسی ڕەشتاشینیشیان بردووە. ئەوە لە بردننی ژمارەیەکی تر لە پێویستی تر لەوانە مەکینەی خەیاتی و جستان و گسکی کارەبایی و ئۆتۆ. جا ئەوەی سنتەری میترۆ باسی دەکات، هیچ یەکێک لە ئەندامانی ئەو ڕێکخراوە نایانەوێت بە ناوی خۆیان و بە ناوی ڕێکخراوەکەیانەوە زانیاری لەبارەی ئەو بابەتەوە بدرکێنن، بەڵام سنتەرەکە قسەی لەگەڵ ژمارەیەکی زۆر لە ئەندامانی ئەو ڕێکخراوە نەکردووە و ئەوان زانیاریەکانیان بە سنتەری میترۆ داوە. سنتەری میترۆش ئەم بەیانیە بڵاوی کردوێتەوە. بڵاوکردنەوەی هەواڵەی سنتەری میترۆ لە کاتێکدایە کە سنتەرەکەش خۆی بینی زۆر لەگەڵ هێزە ئەمنیەکان لەو ماوەیەدا باش نییە و تەنانەت ڕێکخەری سنتەرەکە لە ڕۆژانی ڕابردوودا ڕاگەیەنراوێکی بڵاو کردەوە کە ئاماژە بوو بۆی هەڕەشەی داخستن لەسەر سنتەری میترۆ هەیە. وردەکاری ئەم هەواڵە دەتوانن لە 964.kr بخوێننەوە.